کاکسابیر هونەرمەندێکی زۆر گەورە، کەسایەتیشی جوان، هونەرمەندێکی بێدەنگ و هێمن کە بەردەوام بەو سیفاتە جوانانەی ئیبداعی لە هونەراکرد، کاری زۆر جوانی هونەری پێشکەشە کرد. کاکسابیر هونەرمەندێک بوو ئەتوانم بڵێم لەسەر ئاستی هەر چوار پارچەی کوردستان وێنەی نەبوو. لەبەرەوە ئەروکو باسم بووت کۆمەڵی مواسەفاتی زۆر جوانی تیا بوو. یەک لەوانە بۆ خۆی گوێیشی مۆسیقی زۆر باشیە بوو، ینی کاتێک من و کاکسابیر لەسەر تەختەی شانۆ گۆرانیمان وتووە، ینی بەزەڕە نەشازی کردوونە لە ڕیتم دەرچووە. دواتر بۆ خۆی ئاوازانەریشی باش بوو، تێکستی زۆربەی گۆرانیەکانی خۆی نووسی. زائیدەن کە شتێکی زۆر گەورە هەیە لە هونەرە ئەویش وتنی مەقاماتە کە شارەزاییشی تەواوی هەبوو لە سەرجەم مەقامە کوردیەکان.